سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش با گەشتێوەڵەکانی ئەمڕۆ دووشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان دەست بە سەرکردنی ئیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری خەڵکی شنۆ هەوڵی حراسەت و سەرۆکی زانکۆی کوردستان بۆ کۆکردنەوەی زانیاری خوێندکاران گواستنەوەی دوو هاوڵاتی خەڵکی بۆکان بۆ زیندانی ئەو شارە کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پرۆژە نەوتیەکانی ئاغاجەری ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە عێراق کۆبوونەوەی کەمەندامانی ئێران لە شاری تاران و هێرشی پۆلیسی یونان بۆ سەر خۆپیشاندانی خوێندکاران درێژەی هەواڵەکان دەست بە سەرکردنی ئیسا ئیبراهیمزادە چالاکی کرێکاری خەڵکی شنۆ ئیسا ئیبراهیمزادە کەشاوەرز و چالاکی کرێکاری بەیانی ڕۆژی یەکشەممە 15 ڕێبندان لە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵەکەی لە شاری شنۆ دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا بەپێی راپۆرتەکان ئیسا ئیبراهیمزادە کاتژمێر 6 بەیانی ڕۆژی یەکشەممە لە هێرشی هێزەلی باش شەخسیەکانی ئیتلاعاتی شنۆ بۆ سەر ماڵەکەی بە توندوتیژیەوە لە پێش چاوی بنەماڵەکەی دەست بەسەر کراوە ناوبراو لە سەردەمی شۆڕشی ژیناش دەست بەسەر و لە دادگایەکی نادات پەروەرانەدا بە 5 ساڵ زیندان و جەریمەی نەقدی مەحکوم کرا ئەو چالاکە کرێکاریە پاش چەند مانگ بەدانانی وەسیقەی 500 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا ئیسا ئیبراهیمزادە لە دوو ڕۆژی ڕابردوودا بە مەبەستی بەدواداچوون بۆ کێشەی سنفی خۆی و هاوپیشەکانی سەردانی تارانی کرد بوو بەڵام پاشگەڕانەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کرا لە هەواڵێکی دیکەدا هاوڵاتیەکی خەڵکی گوندی سەرروکانی سەر بە پیرانشار بە ناوی یاسین ئاباریان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزامنیەکانەوە ڕفێنراوە نەشتەرگەری چاوی کۆسار ڕۆستەم نژات لە شاری تاران ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان کۆڵبەرێکی خەڵکی گوندی شمشێری سەر بە شاری پاوە بە ناوی کۆسار ڕۆستەم نژات کە لە ڕۆژانی ڕابردوودا چاوی ساچمەی بەرکەوتبوو نەشتەرگەری بۆ کرا کۆسار ڕۆستەم نژات ڕۆژی هەینی 13 ڕێبەندانی 1402 بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود چاوێکی دوو ساچمەی بەرکەوت و بەهۆی قورسی برینەکانی ڕەوانەی نەخۆشخانەی فارابی تاران کرا ڕۆژی ڕابردوو پزیشکان توانیان لە نەشتەرگەریەکی سەختدا هەردوو ساچمەکە لە چاوی دەربێن و ئێستا دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرە جێگیرە هەوڵی حراست و سەرۆکی زانکۆی کوردستان بۆ کۆکردنەوەی زانیاری خوێندکاران بەپێی هەواڵی گەشتوو بەرپرسی حراست و سەرۆکی زانکۆی کوردستان لە هەوڵێکی فەراقانونیدا داوان لە ناوەندی ڕاوێژی ئەو زانکۆیە کردووە کە زانیاریە تایبەتەکانی خوێندکاران ڕادەسیام کات تاکو خوێندکارانی چالاک شناسایی بکەن بەپێی راپۆرتی شۆڕای سەرانسەری خوێندکارانی ئێران خوێندکارانی کچکە لە خابگا ئەمێننەوە لە ئاسقەڕەشەی یەکێک لە بەکرێگیراوانی ڕژیم لە ناوەندی ڕاوێژی زانکۆ کە پێشتر وتبووی زانیاری نەهێنی یەکێک لە هاوڕێکانیان بڵاو دەکاتەوە ناڕزایەتیان دەربڕیەوە بەوتەی خوێندکاران ئەو هەوڵە بێشەرمانەی زانکۆ دوور لە پرەنسیبی کۆمەلگای دەروون ناسان و ڕاوێژکارانە کە ئەبێ سندوقچەی ئەسراری سەردانکەرانیان بن هەرە بەو بۆنەوە داوا لە تەواوی دەروون ناسانی بە ویژدان دەکەین تاکو لەگەڵ ئەو کردەوە قێزەونە بەرەڕووبنەوە پێبەریکردنی مەحموود سادقی لە مافە سەرەتاییەکان لە زیندانی سنە مەحموود سادقی بەندکراوی سیاسی کە لە زیندانی ناوەندی سنە ڕاگیراوە سەرەڕای تێپەڕکردنی 7 ساڵ و 3 مانگ و 20 ڕۆژ لە ماوەی بەندکرانەکەی تا ئێستاش بەهۆی گوشاری ناوەندامنیەکان لە مافە سەرەتاییەکان و بەتایبەت مافی ئازادی کاتی بێبەشکراوە مەحموود سادقی چەندین جار داوای کردووە ڕایگوێزی زیندانی کامیاران بکرێت بەڵام هەموو جارێک لەلایەن بەرپرسانی زیندان و ناوەندامنیەکانەوە دژایەتی لەگەڵ داواکاریەکەی کراوە ناوبراو لە مانگی ڕەشەمەی ساڵی 95 هەتاوی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سنە بە سەرۆکایەتی قازی سەعیدی و بە تۆمەتی هاوکاریکردنی بەغی سزای 25 ساڵ بەندکردنی بەسەردا سەپاوە ئەو بەندکراوە سیاسیە بە تۆمەتی هاوکاریکردن لە کوشتن و ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نارەکانی ڕژیم بێتاوان ناسراوە مەحموود سادقی
ڕۆژی 25 ڕاستبەری 1395 هەتاوی لەگەڵ حەیدەر قوربانی زاوای و بەندکراوی سیاسی لە سێدارەدراو دەست بەسەر کراوە. گواستنەوەی دوو هاوڵاتی خەڵکی بۆکان بۆ زیندانی ئەو شارە. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی بۆکان بناوەکانی حەسەن مردانی و لوقمان پیشیار بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئەو شارەکە. شەوی پێنجشەممە 19 گەلاوێژی 1402 لوقمان پیشیار و حەسەن مەردانی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ لێپرسینەوەی زیاتر ڕەوانەی گرتوخانەی تلعاتی ورمێکران. ئەو دوو هاوڵاتیە ڕۆژی 16 ڕەزبەری 1402 بەدانانی وەسیقا ئازادکران و مانگی سەرماوەزی ئەم ساڵ لەلایەن لە قیسەد و یەکی دادگای ئینقلابی بۆکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نارەکانی ڕەژیم و هەریەکە و بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ماڵاوی لە ژیانی هاوڕێ ڕەوف باباییان لە وڵاتی نۆڕوێژ. بەداخەوە ڕۆژی شەممە 14 ڕێبەندانی 1402 هەتاوی تێکۆشەرێکی دێرینی کۆمەڵا بە ناوی کاک ڕەوف باباییان برای هاوڕێیانی گیانبەخت کردو عەلی و جەماڵ باباییان بەهۆی نەخۆشیەوە لە وڵاتی نۆڕوێژ ماڵاوای لە ژیان کرد. کاک ڕەوف ساڵی 1331 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. پاش ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە لە ساڵی 57 هەتاویدا لە جەمعیەتەکانی شاری سەقزدا دەستی بەکار و چالاکی کرد. کاک ڕەوف وەکو کەسایەتیەکی دیار و خۆشناوی ناو ڕیزەکانی شۆڕشی هەقوازانەی کوردستان شوێن پەنجەی دیار بوو. هاوکات هەریەک لە براکانی کاک ڕەوف واتە هاوڕێیان عەلی و جەماڵ تێکەڵ بە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە بوون. بەداخەوە هاوڕێ عەلی باباییان ساڵی 58 هەتاوی لە سەقز گیانی بەخت کردو، هاوڕێ جەماڵ باباییان ساڵی 64 هەتاوی لە شەڕ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی قوڵەستێرەی بانە تێکەڵ بە کاروانی نەمران بوو. بەداخەوە ئەو تێکۆشەرە خۆشەویستە ڕۆژی شەممە 14 ڕێبەندان بەهۆی نەخۆشیەوە بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. لەلایەن هەموو ریزەکانی کۆمەڵەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی خزم و کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە پرۆژە نەوتیەکانی ئاغاجەری. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە پرۆژە نەوتیەکانی ئاغاجەری بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی نەوتی شاغڵ لە ناوچەی ئاغاجەری خوازیاری وەلانانی سەقفی هەقدەست، وەلانانی ئاسنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی بەکردەوە دەرهاتنی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسنەلی سەنعەتی نەوت بوون. ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە عێراق. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان خوازیارانی مەسکەنی ملی لە گەڕەکی سلێمانی شاری عێراق لە ناڕزایەتی بە بلا تەکلیف بوونیان کۆبوونەوە. بەو تێی ناڕازیان بەڕێوەبەرانی پرۆژەی دروستکردنی مەسکەنی ملی عێراق لە هەر خوازیارێک 200 میلیۆن تمەنیان وەرگرتووە تاکو لە ماوەی 18 مانگدا خانوەکانیان ڕادەست بکەن، بەڵام ئێستا 4 ساڵ لە وادەکەیان تێپەڕ دەبێت و هێشتا لە بلا تەکلیفیدا ماونەتەوە. کۆبوونەوەی کەمەندامانی ئێران لە شاری تاران. کەمەندامانی سەراسەری ئێران ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی ژیان و مەعیشەت لە شاری تاران کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کەمەندامان لە شارەکانی سنا، ئەردەبیل، بۆجنورد، کەرەج، تاران و دەوروبەری خۆیان گەیاندوێتە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. کەمەندامانی ناڕازی خوازیاری بەکردەوە دەرهاتنی یاسای 27 کەمەندامان، زیادکردنی ئەو بڕەپارەیە وەکو یارمەتی لە بێزیستی وەریدەگرن، دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی، ڕەخساندنی هەلی کار و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە مەرودەشت. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێک لە شارستانی مەرەودەشت هاوژینی پێشووی خۆی لە ڕێگەی چەکەوە کوشت. ئەوتەی پۆلیسی مەرەودەشت پیاوێکی تەمەن 35 ساڵ
لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە بە بیانووی کێشەی خێزانی لە ڕێگەی چەکەوە هاوژینی پێشووی خۆی کوشتووە و دواتر خۆکوژی کردووە. شانی باسە کە هاوکات لەگەڵ پەرەسەندنی کێشەی ئابووری لە کۆمەلگا و چڕتربوونەوەی سیستمی سەرکوتی کۆماری ئیسلامی هەروەها زەوتکردنی ئازادیەکان یاردەی ژنکوژی لە سەرانسەری ئێران گەشەی کردووە. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە شاری کۆڵنی ئاڵمان بەپێی راپۆرتی کمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بەشی ئاڵمان ڕۆژی شەممە 3 فێڤریەی 2024 زاینی مەراسمی 54مین ساڵوەگەری ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە لە شاری کۆڵ بە بەشداری کۆمەڵێک لە ئەندامان دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هەروەها نێونەرانی ڕێکخراوە و حیزبە سیاسیەکانی کوردستان، تورکیا و ئاڵمان بەڕێوەچوو. لا سەرەتای مەراسمەکە ئایدا غوڵاموێسی و فەرنووش ڕەسووڵی گەڕای پیرۆزباییکردنی ڕۆژی کۆمەڵە بە زمانەکانی کوردی و فارسی بە خێراتنی میوانەکانیان کرد. دواتر هاوڕێ وریا ئەحمەدی بە زمانی ئاڵمانی بە خێراتنی نێونەرانی حیزب و لایەنە سیاسیەکانی ئاڵمانی و تورکیایان کرد. مەراسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی چینی کرێکار لەلایەن گروپی سرودی کۆمەڵە دەستی پێکرد. پاشان یەک قولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هەروەها تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری ڕاگیرا و بێدەنگیەکە بە خوێندنی سرودی یادباد شکا. دواتر سرودی ڕێیخەبات خوێندرا و پاشان هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە وتارێکی سەبارەت بە گرنگی ئەو ڕۆژە بارودۆخی جیهان، کوردستان و ئێران هەروەها ئەولویەتەکانی کۆمەڵە بۆ ئامادەبووان باس کرد. بە دوای هاوڕێ شۆڕشدا هاوڕێ ئەسرین قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە زمانی فارسی لەسەر بابەتی بزوتنەوەی ژنان و دادخوازان چەند وتارێکی پێشکەش کرد. لە درێژەی مەراسمەکەدا دوو کۆپ لە شێر لەلایەن هاوڕێیان تەرزە عەباسی و شەمێ سەڵەواتی خوێندرا و دوای سرودی سوورە سوار پێشکەشکرا. پاش خوێندنەوەی لیستی و ڕێکخراو و حیزبانە لە مەراسمەکەدا بەشدار بوون ئەو پەیامانەی نێردرا بوو خوێندراوە و پاشان ڕادا فاتحی لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە و خوشکی هەمیشە زیندوو ڕامین فاتحی و مێرداد سەبووری لە بریندارەکانی شۆڕش وتارێکیان پێشکەش کرد. بەشی دووەمی مەراسمەکە بە بەشداری سانان محەممەدی، شارۆخ شەریفی و شاهۆ شەریفی چالاکی هونەری پێشکەشکرا و ڕێو ڕسمەکە لە نێو خۆشی و شایی ئامادەبوواندا کۆتایی پێات. بە دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی پۆلیسی یونان بۆ سەر خۆپیشاندانی خوێندکاران. ڕۆژی یەکشەممە 15 ڕێبەندان پۆلیسی یونان لە شاری ئاتێن هێرشی کردە سەر خۆپیشاندانی خوێندکاران و قوتابیان و ڕێگەی نەدا ناڕازیان لە بەردەم پارلەماندا کۆبنەوە. خوێندکاران و قوتابیانی یونان لە ئاسیاسەتی خصوصی سازی دەوڵەت لە بەشی پەروەردە ناڕازین و دەڵێن مەبەستی دەوڵەت کەمکردنەوەی خزمەتگوزاریە دەوڵەتیەکان و پێشێلکردنی مافە سەرەتاییەکانی شارۆمەندان بۆ دەستڕاگەیشتنیان بە ئیمکاناتی بەرابەرە. ناڕازیان ڕۆژی ڕابردوو بە نیاز بوون لە بەردەم ساختمانی پارلەماندا کۆببنەوە، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردنە سەریان و تێک هەڵچوون ڕوویداوە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.